ڕۆناڵدۆ کۆشکێکی سەرنجڕاکێشی لە دوورگەی ملیاردێرەکان کڕیوە. کریستیانۆ ڕۆناڵدۆی ئەستێرەی پورتوگالی و یانەی نەسری سعودی کۆشکێکی پڕ تایبەتمەندی و سەرسوڕهێنەری لە وڵاتی ئیمارات کڕیوە کە دەکەوێتە دوورگەی پاما، ئەویش ناسراوە بە دوورگەی ملیاردێرەکان چونکە تەنها کەسانی سەرمایەدار توانای ژیانیان لەو شوێنە هەیە. تایبەتمەندیەکانی کۆشکەکە بە شێوەیەکە ڕووبەرەکەی نزیکەی 30,000 پێی چوارگۆشەیە و 6 ژوور لە خۆ دەگرێت. هەروەها ڕێگەی چوونە ناو کەنار دەریا دابین دەکات. کۆشکەکە هۆڵێکی تێدایە کە جێگەی 7 ئۆتۆمبیل و چەندین ستافی هەیە، تەنانەت دەتوانێت مەلەوانگەشی تێدا بێت. دوورگەکە دەکەوێتە شاری دووبەی و بە شاری موعجیزە ناسراوە، بە شێوەیەکی نایاب دروستکراوە و لە ئاسمانەوە شێوەی دارخورما دەدات. هەروەها لە دروستکردنی بناغەکەیدا تەنها لم و بەرد بەکار هاتووە. ئەستێرە پورتوگالیەکە لەم ساڵدا کۆشکەکەی وەردەگرێت بۆ ئەوەی کاتەکانی تێدا بەسەر ببات. ئەمەش لە کاتێکدایە دوای پەیوەندیکردنی یاریزانەکە بە نەسری سعودیەوە سەرسامە بە کولتوری وڵاتە عەرەبیەکان و شەیدای شوێنە گەشتیاریەکانیان بووە.